وتاری هەینی وەرگێرین بە زمانی ئاماژە بۆ خۆشەویستانی نابیست لە جیهانەوە یەکەم کار بکرێت زمانی ئاماژە قورئان بکرێت بە زمانی ئاماژە. ئەمە یەکەمینە لە جیهانە و خۆشبەختانە و سەربەرزانە کوردێک دەستی کردووە بەو کارە گەورەیە مەزرە ئەلحەمدولیلا. لە مزگەوتی یاشتیم لە شاری کەلا لە مزگەوتە لە ڕۆژانی هەینی وتاری هەینی دەگوازێتەوە سە زمانی ئاماژە بۆ چینی نابیستان. من بۆ قسەکەین زیاتر لەسەر ئەم بابەت دەچمە لای بەڕێز مامۆستا ڕەحیم کەریم ڕێهێنە لە بواری زمانی ئاماژە. مامۆستا سڵاوی خواتان لێبێت چۆنی بیرەگوێی ئەوەتان بوهات کە وتاری هەینی وەربگێڕنە سە زمانی ئاماژە لە ڕۆژانی هەینی. بەڵێ ئێمە ماوەیەکە پێش مانگی ڕەمەزان وتاری هەینی وەرگێرین بە زمانی ئاماژە بۆ خۆشەویستانی نابیست و لە مانگی ڕەمەزان ئینشاءڵڵا هەر بەردەوامە بین لە خزمەتی نابیسان چونکە نابیست زۆر گرنگە تێبگە لە وتارەکانی هەینی کە پێش ئەمە هەر بۆ دانیشتن هاتنە تێ نەگەیشتن لە وتارەکان باسی چییە کە چی ناکە بابەتەکە چییە بەڵام ئێستا باشە و ئینشاءڵڵا ئێمە هەر هەوڵ ئەدەین کە خزمەتی ئەم نابیسانە بکەین لە وەرگێری وتارەکان و هەچ سوودمەند بێ بۆ نابیسە ئێمە جێبەجێکەین ئینشاءڵڵا. باشە مامۆستا ڕەحیمەوە بەڕێزتان ڕێهێنەری بواری زمانی ئاماژە چۆنی بیرتانم کارە کردەوە و هەروها پێم بڵێ ڕۆژانی هەینی چەند نابیست لەم کاری ئێوە سوودمەند دەبن. وەڵا ئێمە بیرمان کردووە کە من خۆم مامۆسای نابیسان لە پەیمانگای هیوای نابیسان لە ساڵی 2012 و باوکی نابیسم کە ئەمانە سوودمەندن کە لە ناو مزگەوتەکان ینی دانیشن و هیچ سوود نامنن و لەسەر داواکاری خۆیان ینی خۆیانیش حەزەکەن کە لە وتارەکان تێبگەن. ئێمە جمعان هەیە لە وتارەکانی هەینی ئەتێن ینی جار 50 کەسیە 40 کەسیە 10 کەسیە پێنجەوەکەی وتن چونکە ئەم مزگەوتە دوورە دوورترین مزگەوتە نشێنە لە گەڕەکی جوتیاران لە ناوچەکانی گەڕەکانی کەلار. پێشتر ئەم کارە سنووری داگەریمان کراوە تا وتاری هەینی بووە بگوازێتەوە سە زمانی ئاماژە خۆتەنها لە مزگەوتەی کەلار بە تایبەتی ئەم کارە دەکرێت. بەڵێ نە هەر خۆم تەنیا وەرگێر زمانی ئاماژەم لە دام و دەستگا حکومیەکان لە ئیدارەی گەرمیان بەڵام لە شاری هەولێر یەکێ لە مزگەوتەکان کردێت ئەویش مامۆستا عەزیزدین حامدە. باشە ئەمە ڕابردوو بەڕێستان قورئانی پیرۆستان دابەش کرد بە زمانی ئاماژە بەسەر نابیستان ئەمە چۆنی بوو ئەمە چەند نابیست لەم کارە سوودمەند بوو هەروها ئێوە قورئانی پیرۆستان بە شێوەی زمانی ئاماژە دابەش کرد. بەڵێ قورئانی پیرۆز وەرگیرا بە زمانی ئاماژە لەلایەن مامۆستا عەزیزدین حامد لە شاری هەولێر کە ئەمە یەک هەم جار بێ لە جیهانە نەک لە کوردستان لە جیهانەوە یەکەم کار بکرێت زمانی ئاماژە قورئان بکرێت بە زمانی ئاماژە. ئێمە تا ئێستا نزیکەی 300 دانە لە قورئانی پیرۆز دابەشمانکردنی بەسەر نابیسان لە شاری کەلار و لە کەفری و لە خانەقین و بەردەوامیش ئینشاءڵڵا هەر نابیسێ وەرنەگری ئێمە قورئانەکە پێدەین و ئینشاءڵڵا لە ماوەیەکی کورتیشە لە بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە وانەکانی ئەینی کە پێشکەش کردێت لایەن مامۆستایانی لە مزگەوتی ئاشی بۆ نابیسان وەرگێرن بە زمانی ئاماژە ئینشاءڵڵا. دەستخۆش بێت. من پێم خۆش بچمە لای ئیدارەی مزگەوتی ئاشتی مامۆستا بورهان سڵاوی خواتان لێبێت ئێوە لە ڕۆژانی هەینی وتاری هەینی دەگوازنەوە بۆ سە زمانی ئاماژە ئەمە چۆن ئێوەکو مزگەوتی ئاشتی بیرتانە بکارە کردەوە و هەروە بە هەمان شێوە قورئانی پیرۆزیش لێرە بە زمانی ئاماژەدا بەش کراوە بەسەر نابیسانە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يموكو إداري مزقوتي آشتي بخيراتنا بخيراتني كنالكتانا كين هي أخوي جورا فرمي ئەوسێ چینە ئەوسێ تاقمە بەردەوام لە تیجارەت و بازرگانیەکدان کە هەرگیزە و هەرگیز خەسار و مندی تووشی نایە ئەو بازرگانیە یەک لەوانە یەتلونە کتاب الله ئەوانەی کە کتێبی خوا ئەخوێننەوە هەر لەو ڕوانگەوە هەر لەو سۆنگەیەوە ئێمە دەستمان کرد بە دابەشکردنی ئەو قورئانە بۆ ئەو چینانە بەڕاستی کارێکی نمونەیی بێوێنە ئەنجام درراوە لەبەر ئەوە تا ئێستا نابیستان نوسخەی قورئانی تایبەت بەخۆیان نەبووە ئەمە یەکەمینە لە جیهانە و خۆشبەختانە و سەربەرزانە کوردێک دەستی کردووە بەو کارە گەورەیە مەزرە ئەلحەمدولیلا. بەڵێ گەیبیستین وتەی
هەم ڕاهێنەری بواری زمانی ئاماژە بوو هەم ڕێخەری یاخود ئیداری مزگەوتی ئاشتی بوو دیارە مزگەوتی ئاشتی دەبێتە یەکەم مزگەوتە سەر ئاستی ئیداری گەرمیان کە ڕۆژانی هەینی وتاری هەینی بە شێوەی زمانی ئاماژە بۆ نایبیستان بگوازێتەوە هەروها لەپاڵ ئەوەیە قورئانی پیرۆز بە شێوەی زمانی ئاماژ دابەش کراوە زیاتر لە 300 نوسخە دابەش کراوە بەسەر نایبیسانە کە نایبیسانی سنووری ئیداری گەرمیان لێی سودمەند دەبن.